تا یەکشەممەی داهاتوو لیستی دوو موچە دەگاتە بەغدا و هەفتەی داهاتوو موچە لە بەغداوە دێت. لیژنەی دارایی دڵنیایی تەواو دەدات لەبارەی دابینکردنی موچەوە. کاتی کاراکردنی زانکۆلاین ئاشکراکرا. سلااوتانە بێ سومەیەم لە تیوارۆستی هەواڵتان پێشکەشەکەم. بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێم ئاشکرای کرد تا ڕۆژی یەکشەممەی داهاتوو لیستی موچەی مانگەکانی 8 و 9 ڕەوانەی بەغدا دەکەن. وتیشی لیستەکە بۆ موچەی هەردوو مانگەکەیە و دەبێت هەردوو موچەکە ڕەوانەی هەرێم بکرێت. لالەیەکی ترەوە ئیخلاس دەلیمی جێگری سەرۆکی لیژنەی دارایی ڕایگەیان سەرەتای هەفتەی داهاتوو موچە ڕەوانەی هەرێم دەکرێت. چاوەڕێ دەکرێت بۆ هەفتەیەک دواتر موچەی مانگی نۆش لە بەغداوە ڕەوانە بکرێت. ئەتوانەتوانی سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دەڵێت موچەی فەرمانبەران بە تەواوی دابین کراوە. ئەگەر نرخی 1 بەرمیل نەوت ببێت بە 60 دۆلاریش دابشکردنی موچەی ڕوبەڕووی هیچ ئاستەنگێک نابێتەوە. ئەتوانەتوانی سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند بابەتی دابەزینی نرخی نەوت زیادەڕەوی تێدا کراوە و لە کاتی ئامادەکردنی بودجەدا نرخی 1 بەرمیل نەوت بە 70 دۆلار جێگر کراوە. بەڵام ئێستا وە کێشە دروست ناکات و داهاتی نەوت گەیشتۆتە 120 تریلیۆن دینار کە موچەی موچەخۆرانی پێدابین دەکرێت. ڕوونیشی کردەوە لیژنەی دارایی بەردەوام دەبێت لە میوانداری و وەزیرەکان و میوانداری تێفسامی وەزیری داراییش دەکرێت. بۆ پێداچنەوە بەو جێگرەوانەی کە دەتوانرێت داهاتی پێزیاد بکرێت بە گوتەی ئەتوانی هیچ گرفتێک بۆ موچەخۆرانی عێراق و هەرێمی کوردستان دروست نابێت و پێویست بە نیگەرانی ناکات. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێم ڕایگەیاند لە چەند ڕۆژی داهاتوودا فۆرمی زانکۆلاین بۆ دەرچوانی پۆلی 12 کارا دەکرێت. لە ڕاگەیاندراوێکدا وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم ڕایگەیاند نمرەی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی بە هەر سێ بەشی زانستی، وێژەی و پیشەیی کە ژمارەیان 55,720 دەرچووە لەلایەن وەزارەتی پەروەردە و ڕادستی وەزارەتی خوێندنی باڵاکرا بە مەبەستی کارکردن لەسەریان لە چوارچێوەی سیستەمی زانکۆلاین بۆ خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان. هاوکات بەپێی ئامارەکانی وەزارەتی پەروەردە ڕێژەی دەرچوانی قۆناغی 12 ئامادەیی لە ئەم ساڵدا بە بەراورد بە ساڵی ڕابردوو 19,000 دەرچوو زیادی کردووە. وەزارەتی خوێندنی باڵا دەشڵە ژمارەی دەرچوانی بەشەکانی زانستی و وێژەی و پیشەیەکان و ڕێژەی نمرەی بەدەسات و خوێندکاران خرانە ڕوو بە شێوەیەک دەرچوانی بەشی زانستی ژمارەیان 41,277 وێژەی 13,541 و پیشەی 902 دەرچوو بێجگە لە دەرچوانی خوێندنگە نێودەوڵەتیەکان. ڕاشی گەیاندووە وەزارەتی خوێندنی باڵا بۆ ساڵی خوێندنی 2024 بۆ 2025 لە سەرجەم زانکۆ و پەیمانگا حکوومیەکانی هەرێمی کوردستان زۆرترین دەرفەتی خوێندنی گشتی بە خۆڕایی بۆ دەرچوانی 12 ئامادەیی دەرەخسێنێت. بە شێوەیەک دەرچوان بەپێی حەز و خولیا و کۆنمرەکانیان لە ناوخۆی هەرێم دەرفەتی خوێندنی یەکسان و دادپەروەریان بۆ بڕەخسێندرێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.